ماوەی ساڵێک و سێ مانگە بە ئاڵای کوردستانەوە لەوێین بەس دوێنێ خەڵکەکە بەو حاڵە بینی لە کاتێک کە یعنی چۆنەڵێ خەڵکەکە دڵخۆشی دەربڕی ئاڵاکە بە ئاڵایی دەرچوو ئەنامە لە هەموو نەشاتێکمان چالاکیەکمان تەوزیعکردنی پارە دروستکردنی خان و جل و بەرێک مزگەوتمان دروست کردبێ بیرمان دروست کردبێ هەر هەمووی زەرفێکی پارە ئێمە ئاڵای کوردستانمان پێوەیە یعنی مەسەن عەفوونکە ئەو مەسەن ئەو زەرفەی بەختەوەری ئێمە بۆ نمونە ئەمە لێرەی سە ئاڵای کوردستانی پێوە نییە وایە بەڵام لەوێ ئاڵای کوردستانی پێوەیە یعنی ئەو زەرفە پارەی کە ئەیدەین ئەوش ئاڵای کوردستانی پێوەیە چونکە ئەوە هەر شتێکی دووەلیە طبیعیە دووەم بۆ ئێمە بۆچی نەیکەین ینی من خۆ من پارەی کابراوتی پارەی باوکم نییە وانە پارەی خەڵکی ئەم کوردستانەیە یعنی شتەکە بەناو خۆمە نەم کردووە هەموو یارم ئەوانە ببینە لە هەموو زەرفەکە لێرە ئەنووسرێ مساعدات شعب ئەقلیم کوردستان عێراق خەتێکە بە کوردەکە شەنووسین یارمەتی خەڵکی کوردستانە یعنی شتێک بە ناوی کوردەوە کوردومانە والحەمدولله یعنی بۆ ئێمە جێی شانازیە من بەش بە حاڵی خۆم یعنی بەقەد ئەوە دڵخۆشم کە دڵی خەڵکمان خۆش کردووە یەکەم و دڵشم خۆشە بە ناوی کوردەوە شتەکانمان زۆر بە جوانی کردووە و ئێستاکە خەڵکی کوردستان یان ئاڵای کوردستان یان بڵین خەڵکی کورد بە معنای کەلیمە معروفە لە ناو خەڵکی غەزەیە و معروفین لە ناو ڕێکخراوەکانیشە